خانەنشینان قوربانی یەکەمی دەستی دوو ئیدارەیین لە هەرێمی کوردستان بەهۆی خراپی دۆخی خانەنشینان لە شار و شارۆچکەکان. لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان بە دواداچوونێکی تایبەتی لەم بارەیەوە ئەنجامداوە و هۆکار و چارەسەرەکەشی خستۆتە ڕوو. کردنەوەی هەژمارێکی تایبەت بۆ موچەخۆران بەکارێکی پێویست دەزانێت تاکو خانەنشینان بە ئاسانی بتوانن موچەکانیان وەربگرن. پارەدارکردن و جێگیرکردنی سندوقی خانەنشینی یەکێکی ترە لەو ڕێگەیانەی کەوا موچەی خانەنشینان باشتر و باشایستەتر دابەش بکرێت. دەبێت داهاتی پێویست بە تایبەت ئەو بەشەی لە داهاتی ناوخۆ بۆ موچەی خانەنشینان دابین دەکرێت ئەمانەت پارێزی تێدا بێ لە هەر شوێنێ بێ بۆ پەری بەرپرسیارەتیەوە لە گەنجێنە دابنرێت و تەنها بۆ مەبەستی موچەی خانەنشینان پاشکەوت بکرێ و کەم تەرخەمی لە کۆکردنەوە و ڕێخستن و تەرخانکردنی نەکرێت. کار بکرێ بۆ دامەزراندن و جێگیرکردنی سندوقی خانەنشینان و پاڵپشتیکردن و پارەدارکردنی لەلایەن حکوومەتەوە. نەبوونی ئەو سندوقە و کارە نەبوونی پێشێلکردن و سەرپێچی قانونە کە لە بنەڕەتدا پاشەکەوتی گرنگی ژیانی خانەنشینانە. ناکرێت لە سایه هیچ پاساوێکدا خانەنشین زەمانەتی لەم سندوقەدا نەبێ. لای خۆشیەوە عومەر گوڵپی ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان دەڵێت کێشەی پێدانی موچەی خانەنشینی هەر لە کەلار و خانەقین تاک و زاخۆ هەبووە. لە چەند مانگی سەرەتای ئەم ساڵیشەوە کێشەکان لە سلێمانی قوڵتر بوونەتەوە. باشترین چارەسەریش لە ئێستادا بە ئەلکترۆنیکردنی موچەی موچەخۆرانە بە تایبەت خانەنشینی و دەبێت موچەکەیان لە سەرەتادا بدرێت و پشت بە داهاتی ناوەخۆ نەبەسترێت. ئێمە پێشنیاری گونجاومان خستۆتە ڕوو، پێشنیاری سادە و خێرا و پێشنیاری استراتیجی. استراتیجیەکەوەی موچەی هەموو کەس بێتە بە ئەلکترۆنی و بێتە کارت و بە ئامێری ئەلکترۆنی بدرێ. واتە پێویست ناکە بانکەکان بەم جۆرەی ئێستا کە تەنها ڕۆڵی قاسە ئەبینن کار بکەن ببنە بانکی سەردەمیانە و لەمە زیاتر گەندەڵی و قۆرەخکاری و خراپی بەڕێوەبردن خەڵک قوربانی نەدا و داهات و سەرەت و سامانی ئەم وڵاتە بە فیڕۆ نەدرێ. ئەگەر بانک بکرێتە ئەلکترۆنی و شەفافیت بەرقەرارە بێ داهات با بڵێن بەشێکە بێ لە سیستمی پاراستنی داهاتی ئەم وڵاتە و ئەشتوانرێ موچە بە ئاسانی دابەش بکرێت چی خانشینان چی کەسوکاری شەیدان چ کەمەندامان چ با بڵێن فەرمانبەران بە شێوەیەکی گشتی ئەمە بێزگلەوەی قازانجی بۆ وڵات هەیە. لە سەرەتای ئەم ساڵدا بەهۆی خراپی پێدانی موچەکانیان 5 خانەنشین لە سڕەی وەرگرتنی موچەکانیان گیانیان لەدەستدا. تاکو ئێستاش حکوومەت بە وشەیەکیش باسی لەو کارەساتە نەکردووە و هیچ ڕێگە چارەیەکیشی بۆ دانەناون. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.